ئەمە دیمەنەکانی بەرەبەیانی ئەمڕۆی شاری سلێمانیە، دیمەنی بەفربارینە کە ئەمڕۆ هەینیە کە بەفرێکی ورد دەستی پێکردووە لە شاری سلێمانی. ئەمە دیمەنەکانی بەرەبەیانی ئەمڕۆی شاری سلێمانیە وەک دەیبینن بە پێ و پێشببینی کەژناسی کردبووی باسی لەوە کردو کە شەپۆلێکی بەفربارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. ئەمە ئەو شەپۆلی بەفربارینەیە کە لە بەرەبەیانی ئەمڕۆیە دەستی پێکردووە.